بەناوی خوای بەخشندەی میهرەبان بینەرانی عەزیز و خۆشەویستی ڕچەی زانایان السلام عەلەیکم وەڕەحمەت الله وبەرەکاتوه. خۆشحاڵ و شادومانین کە لە ئەڵقەیشتری بەرنامەی ڕچە لە خزمەتیەوەی عەزیز و خۆشەویستە بین. خۆشەویستان ئەڵقەی ئەمجارەمان هێناوەتە بێراوە مەفتەنی مامۆستایەکی ناودار و هەڵکەوتوو و ڕێزدار و بە خزمەتی گەلەکەمان، ئەویش ڕێزدار جەنابی مامۆستا مەلا ئیبراهیمی بێراوەی. ئێوە لە گەڵمانە بەردەوام بن. خدا یار بێت لە میانەی پێشکەشکردنی ئەم بەرنمەیەدا تەواوی سەربردە و ژیان و پلە و پێگە و خزمەتی جەنابی مامۆستا ئاشنای خۆمان و ئێوەی عەزیز و خۆشەویستەکەین. هێندێک لە قوتابیەکانی مامۆستا دەدوێنین بۆی کە لە پێگەی زانستی و خزمەتی حوزری جەنابی مامۆستا بۆ ئێمەمان و ئێوە بدوێن. ئێوەش تا دوا ساتی بەرنامە بینەرمان. ژیاننامەی مامۆستا مەلا ئیبراهیم بێراوەیی، ناوی تەواوی ئیبراهیمی کوڕی مەلا نەجمەددینی کوڕی مەلا ئیبراهیمی کوڕی مەلا یاسینی کوڕی مەلا ئیبراهیم کوڕی مەلا محەممەدی ڕەسوولی زەچیە. ساڵی 1929 لە گوندی بێراوەی سەر بە قەزای شەقڵاوە لەدایک بووە. مامۆستا لە بنەماڵەیەکی ئاین پەروەر هاتۆتە دنیاوە کە باپیرانیشی هەموو مەلاوزانای ئاینی بوون. لە تەمەنی 7 ساڵیدا لای دایشی دەستی بە خوێندنی قورئان و سیپارە کردووە. لە تەمەنی 8 ساڵیدا بە مەبەستی کۆکردنەوەی زانستی شەرعی گوندی بێراوە بەجێ دەهێڵێت و لە چەند گوند و شار و شارۆچکەیەکی کوردستان لە خزمەتی چەندان زانای بەتوانا دەخوێنێ تا دوجار لە ساڵی 1951 لە مزگەوتی مەلای گەورە لای شێخ نووری برای مەلای گەورە بڕوانامەی زانستی شەرعی وەردەگرێت. ساڵی 1952 دەگەڕێتەوە گوندی بێراوە و دەبێتە پێشنوێژ و تارخوێن. لەگەڵ ئەو ئەرکەیدا بە مەبەستی پێگەیاندنی فەقێ و مەلا حوجرەیەک دەکاتەوە. پاش ماوەیە گوندی بێراوە بەجێ دەهێڵێت و لە چەند گوندێکی دیکە دەمێنێتەوە، لەوانە گوندەکانی گەرەوانی سەر و سەر بە شارۆچکەی ڕەواندۆس، گوندی بەرەکە لە شەقڵاوە، گوندی حوجرانی سەر بە پیرمام، دواتر دەچێتە لەتیفاوە لە هەولێر و پاشان دەڕوات بۆ کۆمەڵگەی بەحەرکە. پێویستە بڵێین لە هەموو ئەو مزگەوتانەی لێی بووە حوجرە و مەدرسەی بۆ فەقێ هەبووە. لە شاری هەولێر لەم مزگەوتانە داوانەی شەرعی وتۆتەوە. مزگەوتەکانی شێخ عومەری بالیسانی، شێخ ئەحمەد خەیلانی، عومەری کوڕی خەتاب، شەهید نەجمەددین و مزگەوتی شافعی. مامۆستا مەلا ئیبراهیم بێراوەیی تا ڕۆژی کۆچی دوایی کردنی لە وتنەوەی وانەی شەرعی بەردەوام بووە. پاش تەمەنێک لە خزمەتی ئاین و زانستی شەرعی، دوجار لە ڕۆژی هەینی لە تەمەنی 73 ساڵیدا لە هەولێر کۆچی دوایی دەکات و لە گۆڕستانی شێخ ئەحمەد بەخاک دەست پێردرێت. مامۆستای کۆچکرد و 2 هاوسەری هەبووە و خاوەنی 4 کوڕ و 6 کچ بوو. بەڵێ بینەرانی عەزیز و خۆشەویستی ڕچەی زانایان، دووبارە سەلامی خوای گەورەتان لەسەر بێ. لە خزمەتی ڕێزدار جەنابی مامۆستا مەلا ئیبراهیمی بێراوەیی درێژە دەدەین. مامۆستای مەرحوم هەڵبەتە 4 کوڕ و 6 کچی هەن. یەک لە کوڕەکانی جەنابی مامۆستا مەلا جەمالی بێراوەیی کە شکر وتار خوێنە، چۆن دەڵێن میراتگرێکی فعلی جەنابی مامۆستای مەرحومە، دەستپێکی خوێندنی مامۆستای تاو کاتێککە بڕوانامی زانستی وەردەگرێ، دواتریش مامۆستا لەکوێ مزگەوت و میحراب و مینبەر وەردەگرێ و ئەو مەدرسانی کە مامۆستا تێیدا خزمەتی کردووە چەند و چۆن بووە. لە خزمەتی ڕێزدار جەنابی مامۆستا جەمال باسەکەین. مامۆستا گیان سەلامی خوات لەسەر بێ، بەخێر بێ. سەلامی خوا لێ جەنابیشت بیتن. پێشەچی بەلای خوای پەروەردیگار درود و سەلام بۆ جانی پێغەمبەرمان پێشەوا محەممەد مستەفا صلی الله علیه وسلم. دەمەوێت لە سەرەتادا پیرۆزبای خۆشحاڵی خۆم دەربڕیم لە بۆ کەناڵی پێیام کە هەردەستن ژیاننامەی ئەو مامۆستایانەی لە کوردستانی ئازیزمان خزمەتیان بە ئاینی پیرۆزی ئیسلام کردیە. باوکی ڕەحمەتیشم یەک لەو مامۆستایانە بووە کە هەتا لەو ڕۆژێوە ئیجازەی علمی وەرگرتیە لە کۆیە، هەتاکو ئەو شەوەی کە وەفاتی کردیە بام درێغی نەکردیە لە تەدریسی. منیش تەمەنی بەڕێزشانش باقی لەسەر خێری ئینشاڵڵا. زەمام سەم دەمێت سەرەتا بڕۆین لەسەر باسەکەی. ئەگەر باسی ژیاننامەی بابم هەر لە سەرەتای مامۆستا خوێندنی لە سەرەتای خوێن
ولا خزمەتی چێ خوێندیت ئەگەر پێم بڵێ گوندەکان و ساڵەکانی بزانین زۆر باش. بابم کە لە بۆ ئەمەی ژێڕایتەوە سەرەتای دەستپێکردنی خوێندنی لای داچی بووە. داپیرە مەریەم خان ژنەشی خوێندەوار بووە و لە ئازاری بابمان گوێمان لێ بە 200 حەدیسی لەبەر بووە. ئافرەتانی گوندی بێراوەی ئێستا هەندێکیان لە ژیاندا ماون، یەشان پلچی خۆمە لە لای داپیرم قورئانی ختم کردیە. داپیرم خوێندەوار بە سەرەتا بابم سیپارەی لای داچی خوێندیە و هەروە قورئانیشی لە لای ئەو ختم کردیە. دواتر لە بۆ درێژەدان بە خوێندنی خوێندنە شەرعیەکان یەکەم وێزگەی گوندی شیرە بووە لای مامۆستا مەلا عەبدوڵڵای فەرهادی ڕەحمەتی خوای لێ بیتن. لەوێن دەرێ عەوامیلی خوێندیە. مامۆستا عەبدوڵڵای فەرهادی خۆمان لە هەولێری بژگوتیە ئەلەوێ بوو؟ بەڵێ. ئەوەی کە باس دەکەین. دواتر بابم بە مەبەستی درێژەدان بە خوێندنی لە گوندی بالیسان کە گوندێکی مەشهورە و ئێستا ناحیەیە، بابم لێیان دەرێ خوێندیتی لە خزمەت شێخ عومەر بالیسانی. بابم هەتاکو و ئیجازەی مەلایەتی وەرگێ زۆر وێزگەی کردیە، لە زۆر شوێنان خوێندیتی. وێزگەکان دەزانی مامۆستا؟ بەڵێ وێزگەکان ئەمە لەسەر زاری بابمان گوێمان لێ بۆ ژیان نامەشمان تۆمار کردیە. بابم لە بالیسان لە خزمەت شێخ عومەر بالیسانی خوێندیتی. دواتر لە بۆ خوێندن چوویتە گوندی خەتێ لای مامۆستا مەلا ئیبراهیمی خەتی، بابی مامۆستا مەلا سادق خێر و بەرەکەت لە تەمەنی داوی کە لەسەر لە ژیاندامەوە. بابم لەگەڵ مامۆستا مەلا بەهادینی خەتی پێکەوە لە خزمەت مامۆستا مەلا ئیبراهیمی خەتی خوێندویانە. و لەو کاتەشدا مامیشم مام مەلا مستەفا لەبەرەوەی گوێی گران بوو وازی لە خوێندنی هینە، ئەویش هاوڵی بابم بووە پێکەوە لە حوجرە خوێندیتیان، حتى لە خەتێش پێکەوە خوێندیتیان. دوای ئەوەی بابم لە خەتێ ئوسولی فقیهاتی وا بووە لە هەر جێ لە یەک جێی نەماینەوە، فقیهان گەڕیدە بووینە وەکوی ئێستانە بووە. فقیه بوخسەشی پێ بوو لەسەر شانی دادەنا، جلک و بەرجی خۆی تێدا هەبوو، لەگەر چەند کتێبەش تێدا هەبوو. دوای وێزگەشی دی بابم کە دەستی لەوێن دەرێ دەڕواتن دەستا گوندی هەرتەل لای مامۆستا مەلا محەممەدی هەرتەلی بای مامۆستا مەلا جەمالی لەوێن درێژەی بە خوێندندایە. لەوێن دەر بابم نازانی مامۆستا چەند دەماوە باسی نەکردی؟ مانەوەی لە مەدرسەکان پێی نەگوتینە چەند مایمەوە، بەڵام زۆر لە مەدرسەی خەتی شەرح شەمسی خوێندی لەگەڵ مامۆستا بەهادینی و ئەمن بەخۆشم لە خزمەت مامۆستا بەهادینی خوێندیتم و لە بۆشی ژێڕایمەوە کە لەگە بام پێکەوە فەقیه بووین. دواتر بابم دێتە دەشتی هەولێرە لە هەوارغەری، لەوێ دەبی فەقیه دەبیتن، لای مامۆستا ئەحمەد شێخ مەمودی لەوێن دەرێش فەقیه دەبیتن، ماوەک لەوێن دەرێ دەخوێنیتن. دوای بابم سەر هەڵدەگری لە بۆ بیارە لە خزمەت مامۆستا مەلا عەبدولکەریم مدەڕیس ڕەحمەتی خوای لێ بیتن. ئەوە ساڵی چەند بوو؟ ساڵی 1945 بەسەرەوە لە 45، چونکە بابم لە ساڵی 1951 ئیجازەی علمی لە کن برای جەناوی مەلای گەورە شێخ نووری وەرگرتیە. هەری ساڵی چەند زەواجی کرد؟ لە ساڵی 52. لە ساڵی 52 ژیانی هاوسەری زەواجی ڕۆشتە بیارێ. بەڵێ پێشی ئەوەی تەواو بکاتن بابم تا ئیجازەی علمی وەرنەگرتیە ژیانی هاوسەری گیری پێک نەهینایە. لە خزمەت شێخ مامۆستا مەلا عەبدولکەریمی مدەڕیس جەمع الجوامعی خوێندیە. دواتر دێتەوە گوندی کۆڕێ شارۆچکەی کۆڕێ لە خزمەت مامۆستا مەلا تەهای کۆڕێ خوێندویەتی. دوایە لە پاش ئەوەی کە دەگاتە مادەکان بەرەو تەوابوونی دەچیتن، بابم دەچیتە کۆیە لە مەدرسەی مەلای گەورە جەناوی مەلای گەورە ڕەحمەتی خوایان لێ بیتن، لەوێن دەرێ ئاخری مادەکان دەخوێنیتن لە لای مامۆستا مەلا شێخ نووری لەگەر مامۆستا مەلا معسوومی بابی دکتۆر فواد معسوومی سەرۆک کۆماری عێراقی پێشتر بوو. لەوێن دەرێش ئیجازەی زانستی وەردەگریتن، لەوێ یەکسەر بابم دەگەڕێتەوە گوندی بێراوە. ئەوە ساڵی چەند ئیجازە وەرگرت؟ لە ساڵی 1951 ئیجازەی علمی وەردەگری لە خزمەتی مامۆستا شێخ نووری. لەوێن دەر ئیجازە وەردەگریتن برای مەلای گەورە دەگەڕێتەوە گوندی بێراوە. لە ساڵی 1952 یەکەم مەدرسەی لە ژیانی خۆیدا دادەنێتن. بەڵێ مامۆستا پێشەوەی بینە سەر وەرگرتی مزگەوت و میحرابی مامۆستا لەگەڵ مەدرسە شەرعیەکان با کەمێک بکشێنەوە دوایە لە وێزگە زانستیەکەی کەمێک دوورکەوینەوە وەکو باوچێک لە ماڵی ئەو کات ئەوەی کە بڕێستانە شانی ئەوەی کە بەمانی باسکەن بۆی عیبارەت لە ژیانی مامۆستا وەربگرین، نەسیحەت و ئامۆژگاری لە بە منداڵەکانی کە 4 کوڕ بۆ منە 6 کچی هەبوونە چۆن باوچێک بوو لە ماڵێ. بەبڕێ عادەتەن مامۆستایەکان زیاتر بە زانستە شەرعیەکان مەشغوڵ لە من کەمتر دەپڕژانە سەر ماڵ و خێزان و منداڵ.
بەڵێ بابم لە تەمەنی خۆیدا زۆر ئامۆژگاری ئێمەی دەکرد لە بۆ خوێندن نەکرد خوێندنی علومە شەرعیەکانی حوجرە ئەمن و مامۆستا ئیسماعیل برا گەورەمە دەبای ئەو لە شوێنی من قسە بکە بەڵام ئەو لەبەر ئەوەی ئەمن لە شوێنی بابم یاندانایمەوە کە مامۆستای ئاینی وتی ئەو ڕێی بە مندا بابم ئەم لە خزمەت بابم زۆر کتابەشەکانی شەرعی ئەم لە خزمەت بابم خوێندیتم و مامۆستای براشم لەکن بابم فەقێ بوو هاتاکو ئەو کاتێ ئەمە خوێندنی ئەکادیمیمان تەواو کردیە بەبەردەوام لەکن بابمان خوێندیتمان و ئامۆژگاریمە ئەوەی دەکرد بابم دەست لە خوێندن بەرمەدەن ئەمە پلە و پایەی مەخوای پەروەردیگار پلە و پایەمە لە زانستا دەبینیتەوە لێ باب هەردەم ئامۆژگاریمەی دەکردەوە هیچ کار و کاسبیەک لە بۆ من مەکەن تەنیا لە بۆم بخوێنن ئەمن هەموو شتێک تەحملی هەموو ئەرکەشی ژیانی ئێوە دەکەم بەس تەنیا ئێوە بخوێنن ئەو لەگەڵ قوتابیەکانی ئەوە حەریز بدەبێت چۆن لەگەڵ منداڵەکانی ها بەڵێ ئێمە خۆمان بە قەرداری بابی خۆمان دەزانی بەڕاستی وە ئەمە وەکو پێویست خزمەتی بابمان نەکرد تەنیا ئەمن لەسەر وەسیەتی بابم هەموو دەم ئامۆژگاریم نەکردەوە کوڕم ئەتو دەوی ببیەوە مەلا کوڕم ئەتو دەوی بیەوە مەلا کاتێک کە بابم لە ساڵی 2012 ساری 2002 شەوی هەینی وفاتی کرد ئەمن پێگەی مەلایەتیم نەبوو بەڵام لەسەر وەسیەتی بابم شەرممان دەکرد کە دەچوینە مەجلیسان بەداخەوە مامۆستا مەلا ئیبراهیم کەسێک لە جێی دانەنیشتەوە و ئەمش بڕیارم لەگە پەیمانم لەگە خوای پەروەردیگاردا کە بگەڕێمەوە سەر ڕێچکەی بابم بەڵام ئەو عیلم و زانستی بابم نیتم ئەمن ئەو توانای نییە بەڵام بەڕاستی مامۆستایانی کوردستان ئەمن هەتامای مەقەرزاریانم زۆر زیاد لە پێویست ڕێز لە من دەگرن مامۆستایانی وایە ئەمن بە سوختەیوان دەشم زۆر ڕێزم لێ دەگرن دەڵێن مامۆستا شایانی ئەو ڕێزەنیوە دەرێن ئەتو کوڕی مامۆستایمەی کەواتە ئەوە لە بۆ من مەلەکەتەشی زۆر گەورەیە شانازی بە بامە دەکەم کە خەڵک ئەو ڕێزەی لە من دەنێت توانیتانە فراغی پڕکەنەوە لە ڕووی کۆمەڵایەتی ئەگەر لە ڕووی زانستێکەش نەبی لە ڕووی کۆمەڵایەتی بەرهات لە ڕووی کۆمەڵایەتی هەتا حەدێکی زۆر توانیتمان پێگەی بابمان لە ناوبانجی بابمان لە ناو نەچیتن لە ئاینیەکان لە تازیەکان لە سەردانی خزمان لە دۆستەکانی بابمان ئەمە بە پێی توانیتمان ڕێزکەی ئەو بگرین بەڵێ مامۆستا زەمەلجان دەست خۆشبی لە بەشیەکەین بەرنامە لێرە کۆتایی پێدێنین خدا یار بێت لە بەشی دووەم خی گەورە دەرفەت و تەمەن ماوەدا دوای ئەوەی مامۆستا بڕۆنامە وەردەگری و تاو کاتێک کە مامۆستا وفات دەکات لە خزمەتی بەڕێسانە بۆ بینەران شی دەکەینەوە ئینشاءڵڵا دەست خۆشبی و بەرنامە سپاس دەکەین سپاس بۆ ئێوەش سپاس بۆ کەناڵی پێم پێشەکی زۆر سوپاسیەوە دەکەین کە بۆ بەرنامەیەوە هەستاون کە ئەو مامۆستا زانا و عالمە گەورانە لێ ناگەڕێن بە بێ کەسی بمێنن وەسفیان بە عیلمیان کە بۆ بە سەدەقەی جاریە لە پاشخۆیان هەر بە زندگی بمینیتەوە ئەمن وەکو مەلا عەبدوڵڵا حاجی ڕەشید مەلا یاسین بێراوەی کە کوڕی ئامۆزای مامۆستا ئیبراهیم ئەمە مامۆستا ئیبراهیم کە لەگەر بامە هەم کوڕەمان بوون هەم کوڕەپوور بوون و ئەمە زۆربەی خوێنی خۆشم لە مامۆستا ئیبراهیمی تەواو کردیا مامۆستا ئیبراهیم لە ڕووی عیلمەوە لە زانا هەرە گەورەکان و بەرزەکان بوو لە منتیقەی هەولێر لە خۆشناوەتی لەگەر مامۆستا لە باقی هەرتەلێ لەگەر مامۆستا مەلا بەهادینی خەتێ لەو پیاڕە و لەو جەماعەتەی بوو مامۆستا ئیبراهیم مامۆستا ئیبراهیم لە ناحەیە عیلمی ئەگەر باسیکەین تەوەرێکە لە ناحەیە کۆمەڵایەتیش باسێکی دیکەیە مامۆستا ئیبراهیم پیاوێک بوو زۆر بێداعیە بوو زۆر بێتەکەببوور بوو زۆر بێغەرەز بوو قەت چاوی انتقامی نەبوو لە کەس ئەگەر بێ ڕێزی دەڕابکە یا فەقێک ئەگەر ئەزیەتی بدا مامۆستا ئیبراهیم لەوانە نەبوو مامۆستا ئیبراهیم کەساتێکی بە قووەت و گەورە بوو و عیلمەکەشی وای لێ کرد بوو ئەگەر خوا نەخواسە فتواکی غەڵەتیشی دابا داگوو مامۆستا ئیبراهیم بەراوتی خەر قسەی لێ نەدەکرد چکە جێگاسی قەو ئیتمینان بووی مامۆستا ئیبراهیمی ئەو جارە گەر بینە سەر عیلمەکەی مامۆستا ئیبراهیمی مامۆستا ئیبراهیم لە تەدریسدا زۆر بێباک بوو بێباکەکەی لە چوو منەتی پێ نەبوو نەدەترسا لە تەدریسێدا امتحان عەشی کەم بوو بەڵام کە داتە سەر کتێبێ ماشاءالله ئیدیکانە هەر بۆ خۆی خەزێنەیەک بوو مامۆستا ئیبراهیم سبەینان خانیەکە بوو لە پێش مزگەوتێ ڕێزەخانی بوو لەوێ دادەنیش باریان دادەنا ئەو جا مەزموعەک لەو فەقیانەی کە وەکو
هەندێکیان نەماون یادیان بەخێر خدا لەیان خۆش مامۆستا عەلی مامۆستا عوسمان هەندێکیان کە ماون مەلا محەممەدی عازی ئەوڵای قادری هەرمچێ بوو مەلا حەمەدەمینی کونەفلوسێ بوو مامۆستا سابیری دۆرێ بوو مامۆستا عەلی کە نەماوە مامۆستا عوسمانیش کە نەماوە دەرسیان دەخوێن لەو سەری گوندی لەو سەری گوندی دەنجی مامۆستا ئیبراهیمی دەڕۆی لە تەدریسێدا تێگەی هەموو خەرچیش هەبوو لە مارێ خۆی گوێی لێ ڕادەگرت ئەو جارەکانە ئەگەر حالەتەکی سەرا وشتی هات با پێش قەڵای حاجەتوانە مامۆستا ئیبراهیم ئەوەندە دەرسی بەجێ دێشت و دەڕۆیشت و دەهاتەوە یا زۆر جار هەبوو دەرسی کە لە مزگەوتێش بە هاوین نەبا لە مزگەوتێبا دەسوو دەهاتەوە و دەرسی قەتع نەدەکرد دەرسی پەک نەدەخست مامۆستا ئیبراهیم لە هەموو جێگانیش مامۆستا ئیبراهیم فەقیاکان ڕویان تێدەکرد حتا لە ئێرانی فەقیات تەکنیلەکنیان دەخوێن لە دەشتی هەولێری فەقی لەکن بووە لە خۆشناوەتی خۆمان لەو مەلانەی کە ناودار و چاک بوون کە من بەبیرم دێ ئەو وەختیم لەکە مامۆستام نەدەخوێن سوختە بووم مامۆستا مەلا حەمەدەمینی خەتێ هەروە بێت مامۆستا مەلا سادق مامۆستا مەلا عەلی خەتێ مامۆستا عوسمانی شەقراوی لاسێ مامۆستا جەلالی خەیلانی من لەکە مامۆستا جەلالم خوێندە لە بێراوی کە لێ بۆ وەختی دەم خوێن مامۆستا مەلا مستەفای سوێ بەڕەحمەت بی لەگەر 5 فەقێ دیکانە هات بوو مەلا کەمالی وەرێ بوو مەلا تاهای عازی ئەحمەدی بوو مەلا عەلی عازی ئیبراهیمی بوو مەلا جەمیلی مام قادری بوو مەلا ڕەقیبی عازی ئەوڵای سەران بوو ئەمنیش یەک بووم لە فەقێیەکان ڕۆژێ مامۆستا مستەفا 18 دەرسی بە ماوە بەخۆش لەگەر چەند مساعیدی دیکانە کە مامۆستا ئیبراهیمیان دەخوێن مزگەوتی بێراوەی 2 مزگەوتن یەکیان لە ڕۆژهەڵاتی بێراوی پیارە مزگەوتی بەگی بەگزادان یەکیان مزگەوتی زامیعە و گەورە مامۆستا ئیبراهیم لە مزگەوتی زامیعە دەرسێک بوو مەدرسەکەشی لە مزگەوتی ڕۆژهەڵات بوو کە پروساباتمان لەوێ بوو مامۆستا ئیبراهیم جێی تایبەتیشی هەبوو لە وەختی کێشەڕی کوردستان بوو لەگەر حیزبی بەعس پێیانە بۆ ڕەفتەر کە ئەشکەوتی لێبوون کانیاوی لێبوو ئەلەوێن دەرێکانە دەسوو تەدریسێک کرد لەبەر تەیارەی ئەو جار مافەقێش لێ بە باسی چاکەی مافەقێ سلەیمانی بکەین کە جێ بەردی جێسکی پیارە و کتری چاپەسی بە چەکوچی نەقار دەکرد کەەوە جێ چاپەسیەوە جێ سەماوەریەوە جێ کتریاوە جێ پیارانە لۆ مامۆستا مەلا ئیبراهیمەوانە هەموو کەپری دەکردن لەوەی مامۆستا فەقیەکان لەبەر سیبەرێ من ڕۆژیان لێنەدا مامۆستا ئیبراهیم عەزیشی لە سەفەران بوو زۆر وەکو سەفەر کەسێکی سەیاحی بوو زۆر گۆشە گیر نەبوو لە مارێ دانیشی دەسۆ شێخۆستانان دەسۆ شیرێ سەرێ شیرە خوارێ کانی بەر بەڕام بە زۆری شیرە یان شەخۆستانان خەرکەکە زۆریان خۆش دەویست حتا جارێک ئازی عەمەری لاسی لە بەڕەحمەت بی لەگەر زۆی خایژنی خدا عافیان کە نەماون ئازی عەمەر دەرێتەش لێ خۆ ئەمن زۆر پیاوە ئەوی دەرێت و خازوێ خە دەرێت کات پیاوەچی بۆ ئەلعاد چێت لەو مەدقەی پێ لە هەموو کەس پیاوترا ئەمن لە دوێ نێرمداخۆ بە دوو قسەی مۆدەیاننا ئەوی لە دوو مامۆستا ئیبراهیمی بێرایە بنێرە ئەگەرەوە ها دیارەت و پیاوەکی زۆر تێگەی بە جێگا و ڕێگای و تەقدیرت زۆرە لە دوو مامۆستا ئیبراهیم نار هێوارە بوو مامۆستا ئیبراهیم بەو هێواری بەو سەرمایە چۆ شیرێ کەسۆ ئازی عەمەر لە حیتەی پێشێکەکەنینەدا دەرێ زۆی خاوەرە بردمەوە مامۆستا ئیبراهیم دەرێ مەسەلە سێوەم زانیشتە تا لە دەرێ ناوەڵامە لە گرۆن کردیا کە ئەتویا هەربژاردێ لە هەموو مەنتیقەیەت و لە هەموو کەس گەورەتر و چاتری بزانە جوابێ من دەدەوێیاننا لەوەی زۆی خا بە پیاوەم زانیە ئەوە تو شاتی تێگەی ئەو جا مامۆستا تێگەی کەرەبابشمان لە بۆ خوشتیەوە مامۆستا ئیبراهیم ئەو نوع کەسە بوو بەڵای بینەرانی ئازیز و خۆشەویستی ڕچەی زانایان ئەوە مزگەوتی بێراوەیە ئەو مزگەوتە مزگەوتی مامۆستای مەرحوم مامۆستا ئیبراهیمی بێراوەیە ڕەحمەتی خوای گەورەی لەسەربی ئێستا مامۆستای کە من دەیدوێنم میلادگری مەکانی جەنابی مامۆستای مەرحومە هەم میلادگری زانستیشتی ڕێزار جەنابی مامۆستا مەلا کەمالی بێراوەی لە خزمەتیانە سەربردەی تەدریسی جەنابی مامۆستا لە خزمەتی مامۆستای مەرحومە و هەروەها ئاشنایی و ئەڵقەی علمی مامۆستا مامەباسەکە لەبەرەوەی مامۆستای مەرحوم خەڵکی بێراوە و لەدایکبووی بێراوەیە مامۆستاش ئێستا شکر هەم لە ڕووی لە میحراب و مینبەر و هەمیش لە
مدرسە علمیەکەی ئەو فەقێ گەلێکی زۆری شکر بۆخوا کە هەیەی مامۆستا جان سلام علیکم. عليك السلام ورحمة الله وبركاته. بخير به. جاوەکەمان ساردە بەڵام بەرنامەکەی گەرمەکەی ئینشاڵڵا لە خزمەت جەنابتانە نەڵێن ئێوە هەولێری ناسکن بەڵام ئێوە مامۆستا خەڵکی ئێرەن ئەمەش قەیمین ها إن شاء الله إن شاء الله. مامۆستا زۆر خۆشحاڵین لە خزمەت جەنابتانە ڕێشی دوورمان بڕی تاکنە خزمەت جەنابت بۆی کە سەربردەی و هەروەها ئەڵقەی علمی جەنابی مامۆستا و کەسایەتی پێگەی مامۆستامان بۆ باسکەی ئەگەر لێت بپرسین لەبەرەوەی بەڕێستان خەڵکی ئێرەن بله. کە مامۆستا مەفتەنی ئێرەیە زیاد شارەزای ژیانی مامۆستان بێ من لە هەولێر هاتم دڵێ مامۆستا مەلا کەمال چۆن پێناسەی مامۆستای مەرحومەکەی سەرەتا چۆن مامۆستایەک بوو كشاشي بخيراتني زناب وكين كوازيات وكشايا بو دستاني بو بفريهاتنا مراسم مملكة كتان خوش كدي وسان خوش تروح ئەمە لە خزمەتین ما وش گەورە خوش سنسارة بفرو باران نباريا براسي درمان خوش كأو بفرو باران نباريا بەرەکەت بی ئینشەڵڵا بركته إن شاء الله. دباري ما وصل على إبراهيم ما مساق وزاناق براسي لو مملكتي براسي زاناك زور برزو قورو براسي فرعيلم بو زور بي ما مساق كان إسا كوا تدريسي كانوا لزيقان ملانا زور بزوري لكن ما مساق خويديا نكر ما مصني فقي عراقي بركو إيراني شي لكن بو زور بزوري من خويندكم لكن ما مساق بو سنزا وزا خويندكم ليرة بو بلا ما ويش توم إيراني وضع كيرا كردستان تكسو دعاء هات مخدمة زناني سەرەتا کە لێرە بی مامۆستا لێرە بوو بل ليرة بو كاتي زيقا كبو رفترا ما فقيه او مركو باغا كيدا بو هم اشكبتش بو هم اويشي ليبو اگر تيارة دا توسيني اشكبتي اگر تيارة دا روش توداتي ودرسن بدرس دراستك ئەو ساڵی چەندە باز دەکەی والله تقريبا شێستەکان بی تقريبا 6 كامو بله ترسی تیارێ هەبوو کات بله بلا لحفتا وساري تقريبا من ثم ايراني ما ويش يدو ساران ايراني بو ده هاد خدمة زنابي ما وش كدي سان روش مودي سان سيباره هر هاد خدمة زنابي مامۆستا هەلێرە بوو بله هل يربو دەوری مامۆستا طبعا چێ بوو دەگەڕا ماشەڵڵا لە بۆ تدریس تبي درباري علم زانياري علم شيساش ابو خاصة لعلم كان همو شارزابو خاصة لعلم المنطق اقل شو لك براسي قال يعني تلاقى كبايا براسي دا خدمة ما وصلت تلاقى كيسا كدو درباري براسي علم تقوي يعني زوري بخوي واقو كرم يقول من بخوي تقوى منيا بلام اول بكلكم دي براسي او تدريسيه في غمري شفرمي عليه الصلاة والسلام إذا مات ابن آدم انقطع عمله إنسان كمد عمل كان كتاي فيدة إلا من ثلاث إيش كان لوانا أو علم ينتفع به بعده علم زانيارك لا باش بزيميني يسام مدى السبيس حفظ فقير هنا يسام أما لمرما وصي حسابكين أو بمي راجين أمل بي راجين هو هتا دنيا أو علم زانياري ما وصاكو تاي بيناية وما وصا صفته خاصة شيء كشي هم ما وصا بيش أو باب قرن وسردم فقاتي زناب لخدمتي ما وصاي مرحومة بين بلا ما وصا وكاتا شيء اللي قلبه وكو ما وصا فقيه كان سند وتسون بون كودا هاتن لي درسان دخين والله إذا قربان أو ما يعني فقيه كان براسي حساب كيني أو بيشي مشى ما وصا وشي زماني ما وصا ملا عثماني ملا سيو سندها وشوي كلا خدمتي عن خديا ما وصا زلالي خيلاني ما وصا ياسين ومثلا سندها ما وصا لواني دوسيتات ما وصا لواني فيما حسابنا كيد نوالي ناو كمان يلاد نبي حتى ما وصا يراني لكن ولا خدمتي خديا راست لا براسي ما وصا كان زور لكن بقينا زور كيف بتدريزات وكل مزان شي انقول خدي جمعوا جماعات من بلام امن خليشي تدريس امن براسي اقربيته لسبين هتا يواري خليشي تدريس في ما بساعتك ما عندنا ولا عند عشقي تدريس ابو اري والله وما وصف فتش كش ابو براسي بيز قال لك او صفه ساكي ابو كوا تدريس يكر ما مسا نفسه هواشي نبو او علم زانياري زور كسب علم زانياري نفسه هوايه بلا او نفسه هوا دنا قلبي دانبو خاش فرمي واما من خاف مقام ربه ونهى النفس عن الهوى فان الجنه هي المأوى ان شاء الله بواسي او علم زانياري كوا نفسه هواشي نبوا ان شاء الله يسازي قام مكاني بهشت بلا ما مستان نقول لنا او مزقوتي درسان دخين الله او مزقوت ما تعمير كدو مزقوتي زاراني اديكي خوي بو هر زيقاي عين لسشوني خو لسبنا غير خو ما تعمير اوقاتي قربو اوقاتي قربو هل لما شوين بلا ما مصا ما شوين ما ترتيب كديتو حزر كاش لو لايبو حزر زيابو ما مصا حزر زيابو بل حزر زيابو بلا مسا بو مناسبه كغورايو اما حزر كمان كنا لسباي مزقبتي لا بشتو مزقبتي حزر كمان ترتيب كدينو خير خوازكات او حزر انا بو ترتيب كد تقريبا هاشتو هذا حزر لو كدينه ما الله إبراهيم بيراوها أمن طبعا للاني خزماتي من هي للاتي أوش
ئەمن تەلەبەی بوومە لە بەعزە کاتێک نارێم هەموو خوێندن بەرام زۆرم استیفادە لێ کردیا. مامۆستا مەلا ئیبراهیم پیاوەکی یعنی سادە بوو، داعیە و تەکەبوری نەبوو، ئەگەر ڕەفاقەتەیەکەشی کرد باقەت لەگەری زودا نابووە، برادری خۆی خۆشەویست، مەلای خۆشەویستێن، یعنی نەفسەکی پاشی هەبوو الحەمدولillah، داعیە و تەکەبوری نەبوو. وا بزانم وەلەو تاریخەکەشم لە کندێم چینە لە سەرەتای پەنجاکان ئیجازەی لە شاری کۆی وەرگرتیا لە لای شێخ نورەدین برای مەلای گەورەی بنەمارەی مارێ جەلیزادە لە کۆی. پاشی نەهاتۆ لە بێراوێ گوندی خۆی گوندی کە لێ هاتیتە دنیادا کە بێراوەیە کە زیرانی گوندی مێ بکە بالیسان و بالیسان ئێستا بوویتە ناحیە و تەماشاکە ئەو دۆرە هەرچی برێ لێ پسەری خەچە نەدەری خەچی دۆرە بالیسانی ما لەبەرەوەی گوندەکە گوندەچی گەورە بێراوە شەروها گوندەچی گەورە بوو. و مامۆستا مەلا ئیبراهیمیش لە عائیلە و نەسەفەکی پاک و خاوێنە کە ئەو بنەمارەی ڕەسوولی زەکی کە زۆر مەشهورن بە زەکاوەت کە وا بزانم لە مەهاباد نێژدرایە و لەوێندە وەفاتی کردیا. بەرام ئەوانە لە بێراوێ لەوێندە ڕەهاتینە لۆ بێراوێ ئەوانە سار و مامۆستا مەلا ئیبراهیم کوڕی مامۆستا مەلا نەزمەدینە مەلا نەزمەدین ڕەحمەتیان لێبێ کوڕی مەلا ئیبراهیمیە دیارە مامۆستا مەلا ئیبراهیم بەناو باپیرە خۆ کرایە ئەوان سار برابوون بەرامە من هەر مامۆستا مەلا نەزمەدینم وەفکردێ مامۆستا مەلا نەزمەدین بوو مەلا شەمز بوو مەلا یاسین بوو مەلا ڕەسوول بوو بەرامە من هەر مامۆستا مەلا نەزمەدینم بەفکردێ کە کچێوی بوو بە ئیبرای گەورەی من وەخۆشم برا گسکەکەی وان یعنی لە ناحیەی خزمەتی نیا و لە ناحیە علم و زانستیشدا زیرانی یەکدی بوونە لە بالیسان و لەوانە و هەروەها مامۆستا مەلا ئیبراهیم کە مامۆستای منە ئەویش لەکن بابی من و مەسەرم شێخ محەممەدی مام و ئەوانەی خوێندیە هەتا لە کاتەشیدا کە شێخ محەممەدی مامم لە 95دا کە نەخۆش بە ئەو نەخۆشەی کە دنیا بەجێهێشت مامۆستا ئیبراهیم زروفەکە نەخۆش بوو ئەو وەختیدا پێی نەکرا سەردانی بکە بەرام پارچە شیعرێکی ئەمن بیستم پارچە شیعرێکی زۆر مەلایانەی نووسی بوو واتێ بگەم ئەمن ئەگەر هەرامە نەبی ئەمن بردم لە وەخدا مام زۆر کەفی پێهات دلنەوایی مامی داوەکانەوە دنیا هیچ نییە بەرام ئەتوو ڕێتڕۆنە و لەبەر علم و زانست ئەمن پێم نەکا بێمە خزمەت بەرام دەبی لێم قبول کرد ئەوە لەوەی دەزانم کە مامۆستا مەلا ئیبراهیم مامۆستای خۆی خۆی دەوە خزمی خۆی خۆش دەوێتن و مامۆستا مەلا ئیبراهیم کە لە کاتی ئیجازەی وەرگرت هەر لە بێراوێ بۆ مەلا و سەمەلای لەوێ لە زیاتر نەبوون کە برێم تەدریس تێ بکەن لە بێراوێ دەستی بە تەدریس کرد بەرام وابزانم سارێک دو ساری پێچوون گەرەوان هەیە لە نێزیکی ڕوانزیە لەوێ بۆ مەلا بینەشی لەکەمەوەی وابزانم دو سار لەوێ دەرماوە پاشینە قەومی بێراوێ محاوەلیان کردهێنیان و بێراوێ لە بەرەدێ مامۆستا مەلا ئیبراهیم خوا لێی خۆش بیتن لە ساری کە عەبدولکەریم قاسم سەوڕێ کرد ئەو ساری چوو لە گوندی بەرەکە کە بەرەکە گوندەکە گەرەوە نێشتەکراوەیە لە ساوڕێ لۆهێرانێ دەڕۆی لەو ڕێ بناری لای ئەسپنداری مەسپنداری نێزیکی وێندرام هەتا ئەمن فەقێم لەکنەوی لەگەرەوی چوومە وێندەر لەکنەوم خوێن لە وێندەر لە گوندی بەرەکەش گوندەکی زۆر باش بوو پیاوی باش تێدا بوون و زۆر خزمەتی مامۆستایان کرد وابزانم دیسان دو سار سێ سار تا سارن وە تێ بگەم لەوێ دەرماوە پاشی نەگەڕاوە لۆ گوندی خۆی و عالمەکە چوینێنان و دیسان و تا هەر لە بێراوەی ماوە و تا ئەو زمانێکە لە عالم هەموو دەربەدەر بوو گوندەکانی ما هەموو لەبەر شۆڕشی کوردی و لەبەر حکوومەتی باش هەموو بووم باران کرا و یعنی بە تیارە لێ دیراوە بە حکوومەت بە جەیش و بە هەموو نوع خەرک مەزبوط بوو گوندی بەزێ دەشت و ڕۆی لۆمەلەکەتان ئەویش مامۆستا مەلا ئیبراهیم وەچیمە یەکە گوولەوانە کە هات لۆ هەولێرە و لە هەولێرە لە شاری هەولێری وەفاتی کردو و کە وەفاتی کرد خوا عەفوی بکە ئەمە زۆر قورئانم لەسەر خوێن کە مامۆستای من بوو لە عینی کاتیش ئەمن تەرقینمدا لە قەبرستانێ ئینشاءالله ئومێدم بۆی مامۆستا مەلا ئیبراهیم یعنی جێی زۆر خۆش ویدن لە پاشی مردنێ و لە قەبر و لەوانەدا چونکە
ئینسانێکی زۆر باش بوو نەفس پاک بوو ئینسان کە نەفسی پاک بوو عملیشی پاکە بی کە عملیشی پاک بوو ئەتو دروستە سوودی لەسەر خۆی برێ پیاوەشی باشە و ئینسانێکی باشە. بەڵێ بینەرانی عزیز و خۆشەویست لە خزمەتی یەکێکی تر لە قوتابیە زۆر بەڕێز و بەتوانەکانی جەنابی مامۆستای مەرحوم ببین ڕێزار جەنابی مامۆستا مەلا تەحسینی خۆشناو کە ئەویش شکر کە حوزری مامۆستا ئاوادانە میلادگرێکی فعلی مامۆستای مەرحوم باقی مامۆستانی تر کە لە خزمەتیان خوێندوێتی لە خزمەت ئێویش هەندێک سەربردەی جەنابی مامۆستا وەردەگرین بۆی کە حتمن ساڵانێکە لە خزمەتی بۆ شتەگەلێکی زۆری مامۆستای بەڕێزی لایە. مامۆستا جان سلامی خوات لەسەر بێ. وعليكم السلام ورحمة الله وبركاته. سەرەتا دەمێ بزانم ئەو خوێنێکی بەڕێستان لە خزمەتی مامۆستا خوێندوتان کەینی بنەوە لە چێژ بوو مامۆستا؟ والله لا سرتا من بخيرات زراتنا كم بخير من سرتاوان ودست خوشين بو كنالي بيامي آسماني كهميشا بدواي أشكرا كردني زاناني كرد دقرين لا شارو كان ندهاتا كان دستان خوش بي خدا خيرتان بنوسي براستي كاريشي زور زوانا كاريشي تاكتو كما مستيقاني ما دبينم هندشان لپاشي وفاتيان اشتكانيان نمايناتو كخلق باسيان ناكاو وإعلامي زور اهتمامي بين هذا إعلامي كردي بەڵام خۆشبەختانە کە جەنابتان بە و کاری هەرستاینە دەستان خۆشی دەست خۆشتان نەدەکەین و هیوادارین بەردەوام بن لەو کارێ بتوانن بەرنامەی ڕچەی زانیان بتوانی هەموو زانیانی کورد ئەوانەی کە بە تایبەتی لە سەدەی 19 و سەدەی 20 کە هەبووینە لە کوردستان و حوزریان هەبوو صاحب حوزرە بووینە و وصاحب إجازة بوينه وصاحب فقيه بوينه دريان بخان يعني حتى صاحب تأليفاتش إن شاء الله. ما مستاكاني ما حقيقة بتسنشتشي دردكون هل بعام للدنيا ما مستا بتسنشتشي دردكبي يعني تأليفات أجر نسيني هبي دردكبي وعروها أجر شوين ومكاني هبي دردكبي دبيني عندك ما مستا جورا كشوين يعني هو مثلا لهوليري وكو ما مستياني قاز رشاد فندي وباو بابيركاني بشوين شوين يعني هبوا أجر تأليفاتش يعني نبو بروكو بيوست يعني ما وصل الشيخ مصطفى نقشبندي كشويني هبوا زيجاتش هبوا كو خانة قوم مزجود وما مصطفى عبد المجيد قراوي كا أيش وقت تأليفاتي نبوا بلا موكو شوين وزيجاو بيجاندن وتجاندني فقيه وزانيان شويني هبوا دركوتيا بلا عندك لما مستيان كا أو شوينيان نبوا زورش عالم بينا زورش زانا بينا بەڵام وەکو پێویست دەرنەکەوتینە ئیلا دەبی بتوان درێ وەکو جەنابتانیان خەڵکی دی بتوانن لە ڕێگای ئیعلام دەریان بخەنە جا مە سوپاستان دەکەین کە ئەنگۆ بە دوای زانیاندا دەگەڕن و دەتانەوێ ناوی زانیان بزر نەبی و ناوی زانیان بێتۆ ناو خەڵکی و خەڵک ئاشنا بن بەو زانیا گەورەیانە کە هەبووینە لە کورد و هەروەها لە کوردستان. مامۆستا وەکو خۆت گوتنی حوزرێش تایبەتی خۆی نەبوو بەڵام لە هەمان کاتە زانایشی بەتوانە بوو و کاریگەر بوو قوتابێکی زۆرشی هەبوون ئەنی ئەو کاتێک کە بەڕێستان لە خزمەتانە دەتا خوێن لە کوێ بوو و ساڵەکانی کەی بوو؟ مامۆستا ئیبراهیم طبعا وەکو باسم کرد شوێن و جێگای نەبوو شوێن و جێگایکی مستەقر و جێی مانەوەی کە بتوانی مەسەلەن چەندەها ساڵێکی لێ بمینێتەوە لە زۆر شوێنان مەلایەتیکە جێ کە جەنابەت بە دوای دادەگەڕێ و حتمەن بەشە چێزانی کە لە بێراوێ مەلایەتیکە جێ لە شیرێ لە حوزران ئەو حوزرانی کە ئێستا حوزران و گردە چاڵ کە ئەمەلی ڕاوەستاینەوە لە لەتیفاوەی بەرهەولێرێ لە ناو هەولێرێ لە زۆر شوێنان مەلایەتی کردی هەر لە بەرەوەی بچووکە شوێنێکی تایبەتی خۆی نەبووە ئەوجە کە شوێنی تایبەتی نەبوو زۆر دەگەڕا و دەستوڕا یعنی جێیەکانی زۆر بەدلەکردن هەتا وای لێ هات بوو هەندێک زار مامۆستا تقریباً وەکو سیاحەتێک دەماوە دەگەڕا و دەماوە و دەرسی دەگۆتەوە جەیەک لەو شوێنانێک کە وەکو سیاحەت بەکاری دەهینا و دەرسیش تێدەگۆتەوە مزگەوتی مامۆستا عەبدولمەجیدی گڕایی بوو لە مەسیف سەلاح الدین ساڵەکانی ئاخیر و کۆتای هەشتەیەکان و بیدایەتی نوهۆتەکان مامۆستا بەردەوام هاتوچۆی مزگەوتی مامۆستا مەجیدی دەکرد جا لەوێ ئەمەش کە فەقێ بووین لە خزمەتی مامۆستا عەبدولمەجید و مامۆستا عەلی خەتێ و کۆمەڵە مامۆستایەکی بەتوانا و بەڕێز کە مامۆستا دەهات هاوینان 20 ڕۆژی دەماوە مانگێکی دەماوە زیاتر دەماوە ئەمە لەو کاتی توانیمان استیفادە لە جەناب مامۆستای بکەین و دەرسی لە خزمەت بخوێن بە تایبەتی شوێنە حاسێ و ڕقەکانی کتابەکان مثلا بۆ نمونە وەکو حاصل و محصولی جامیە کە مەشهورە کە ڕقە لە خزمەتمان دەخوێندیان بیدایەتی عەبدوڵڵا یەزدی کە پێ دەگوترێ مۆجەهاتی ثەمانیە
أو ما لخزمة دخوين بداية مختصر المعاني كالرقة مقدمة كي يعني أوشواناني كالرقبون وديسان بيزق لوانش حتى مثلا كتاب ما لخزمة دخوين بلام زيادة أوشوان الرقانة كما مستال والله ما مستال زور أقادار بو لعلم كان عقلي لعلم منطق وكلام وأنا زور أقادار بو لبرهن دي محاولة ما عندك استفادة اللي يمكن لو شويناني كوا رقنو تيكلنو بزحمة لو شوينانا زيادة بخوي استفادة أوي قلت أنا إيه داوتان ذكرت نأي ما داوم عندك لسه داوي ما بو كتابش مالك كده خوينت بلان بيز قال كتاب خويني لخلالي أو فترة كده هات تقول سالانة همو سالي ده مزجوتي ومش استفادة من لو كاتي دكت كما مستا ليه دماغ هم إمام مستا وكو سفر والسياحة بو كشوينة شفين كو خوش بو ليه دماغ لخدمتي ما وصل مزيدي وما وصل مزيدش ما شاء الله اللي بيحمو كاتيش بري زانا وبري فقي وبري خلق بو ذا خوش يعني دائما مدرسي ابو بردوامي او ما مستانا دهاتنا مشاهدك زيك لو ما مستانا ما وصل ابراهيم بو مشل خلالي او هاتنا يو او سردانا يو مانوي استفاده ما ندك هم وكو درس خويني كتابه كان بالرسمي وامش او شفناني كوا ركيكو تكرنو حاسنا لو رونك انه استفاده ما ندك ما مستاش بتوانا سبارت بعلمي ما مستاي بتابتي وباسهوش كو رقاني كبابلين باز ذكر لملاياتي قبل زحمتها بيسي بملاهية ها كان قلت ملا يعني بمعنى كلمة بتواني خوي اللي بداتنو قطابي فقه كاني تيبجيني آستي زانسي ما مصاي لو روتسون ببونمنا والله إذا آستي ما بس طبعا ما مستملا إبراهيم بشادي أو كساني كلا خدمتي عن خوينديا يان أتواني بين أواني كلا خدمتي عن خوينديا الشهادة النصر علمي ما مستاي وكو ما مستملا علي ختي ما مستملا عثمان الشقلاوي ما وسط ملا السابري دوري ما وسط ملا كمالي بيراوي تصندها ما وسط ملا عيسى تصندها ما وسط ايدي ما وسط جورو بتوانا زور بتوانا كمثلا او ما وسط انا عندك بقول ما وسط بتوانا كان كلا خدمتي خونديا يا ربي قمر ما وسط بتوانا ابو يا كميان دو من الشان بري ما وسط زانياتش جورو بو بياوش زور بتوانا ابو بلا مكو باسم كد لبروي ما وسط شوينه شي تايبتي قوينبو مزقوتو حزرشي تايبت با ما وسط ملا ابراهيمي بيراوي نيبو لبرهم دي مامستا وكو بيويز در نكوت بداخوا واستاش اگر زنابتان وامثال زنابتان نبن مشينا او مامستانا وقت شي دابي لباشوي كفقيه كاني او مامستانا نمان مشينا ناو كان بيك زارب بزربي اجنا لحق دا مامستا ابراهيم وامثالي مامستا ابراهيم لكردستاني براستي مامستا زور جوربون عالمي زور جوربون لهم علم كان لعلومي نقلي لعلومي عقلي لهم علم كان او زي ما اسمه ابراهيم كاتوان بريمشين يكروجي لمكتبين اخوينيا بلام او بياوكا دهات السر كتابه كاني علمي منطق وكلام هرواد دزاني بخوي دانيا واد دزاني دغير مؤلفي دابو واد دزاني لخدمتي مؤلفه كيو كتاب اخوينيا بو شوي كتابه كاني دغوتوا كورزو ورزشنا بلا درز غوتنوي حتى شتي لطيفه خوش لو بريم ما اسمه ابراهيم زوري حز درز غوتنوي بيغوج بردوام درس بريتو عندك زار ديغو بيم خوش صدر سيبريموا بلام زماعات تشينك ما بس لو ينبو كرتشي لا زماعات لانه يجيبتو اعاذنا الله ما بس وانا ما بس او ابو يعني ما مستاز زياده الاهتمام بعلم اداء كعلمش بنوع شي فرض واجبه فرض عندك زار فرض كفايه وعندك زار دبيته فرض العين يعني اوش نوع فرضك نوع واجبك كهمو خلق ناتواني اوش شيء خلق اتوان زماعتك اتواني امامتك اتواني خطابتك بس همو كسجناتواني او علمي بريتو بيستنا او علمان او بابتانا زي برهندي زيادة ما مستحزي لا درس قوتني أبو وبشهادي ما مستياني خومن إي مملكتي كبياوشي زور عالم بو بياوشي زور آقادار بو زور والشار بو بلان بداخة وكشويني نبو شوينيش تايبتي بخوي ما مستا ناوكي كم بو يعني اگر زنابتان نبنوچينا دويا ناوكي بكوجتون هاي ما مستك بناوی خوای گەورە و میهرەبان لە ساڵی 1986 لەبەرەوەی ناوچەی ئێمە ناوچەیەک بوو منطقەی وەرتێ و ئەو دەڤەرە لە زێر دەستی هێزی پێشمەرگەی کوردستاندا بوو. ئەو کاتە حوجرەمان هەبوو، حوجرەی فەقیهان لای مامۆستایەکی منطقی خۆمان دەمان خوێن، مامۆستا مەلا سەلیم وەرتی. دوای ئەوەی بەهۆی بۆمباران و دۆخی گەرم و گوڕی ناوچەکە لە ڕووی شەڕ و پێکدادان و فڕۆکە و تۆپ و تەیارە و ئەو شتانە ئێمە
ناوچەکەی خۆمان بەجێ هێشت لەبەرەوە لەو ناوچەیە مەجال نەبوو کە بخوێنین لە گوندی خۆمان. ئەو کاتە بەناچاری ڕوون کردە شار قەدەر وابوو خزمێکم لە لای مامۆستا مەلای ئیبراهیمی بێڵاوە دەیخوێند ئەو کاتە لە کۆمەڵگای لەتیفاوە، کۆمەڵگای زۆرەمرەی لەتیفاوە لە دەشتی هەولێر. منیش لە ڕێگەی ئەو خزمەوە کە ناوی مەلا عەبدولقادر بوو بەداخەوە شەهید بوو خوا عەفویکە، من هاتم لە خزمەت مامۆستا مەلای ئیبراهیمی بێڵاوێ لە مزگەوتی حاجی ئیبراهیم لە لەتیفاوە، ئەو کات کە تەچیەی کاکە مەلای مشاریش بەرامبەری بوو هەر لەو کۆڵانە بوو. زستانێک لەوێ زستانی ئەو ساڵە هەتا نەورۆز لەوێ لە خزمەتی مامۆستا مەلای ئیبراهیمی بێڵاوێدا بوو. مامۆستا مەلای ئیبراهیم زانایەکی گەورە بوو، بە تایبەتی لە زانستەکانی نەحو و سەرف و بەلاغە و مەنتیق و تەنانەت لە علومە شەرعیەکانیش بە تایبەتی فقی شافعی لە تەفسیر شارەزاییەکی زۆر باشی هەبوو. ئەوەی من تێبینیم کرد لە جەنابی مامۆستا ئەو کاتە کە زۆر کاریگەری زۆر گەورەی لەسەر دڵی من بەجێ هێشت کە بەردەوام بم لەسەر خوێندن، حب و خۆشەویستی بوو بۆ دەرزگوتنەوە. سەعات 8 بەیانی دەهاتە حوجرەکەی، 5-6 فەقەی لێبوون لە هەموو ناوچەکانی کوردستان. لە 8 بەیانی هەتا نیوەڕۆ سەرقاڵی دەرسەکانی عیلمی بوو، دەرسی دەگوتەوە. دوای نیوەڕۆژ دەهاتەوە تا مەغریب دەرسی دەگوتەوە. هەموو مەتنەکانی لەبەر بوو، کتێبەکانی هەمووی لەبەر بوو. شارەزاییەکی قوڵی هەبوو لە هەموو ئەو زانستە ئیسلامیانە کە دەیگوتەوە. ئەتوانم بڵێم لەو سەردەمەدا وێنەی زۆر کەم بوو و خۆشەویستیشی زۆر بوو لە بۆ دەرزگوتنەوە. فەقیهانی فەقیەکانیشی دەدا کە شت لەبەر بکەن، کە بەردەوام ئەو مەتنی ئەو کتێبانای با بڵێین منهەجی قەدیمی حوجرەی فەقیهان هانی فەقیەکانی دەدا لەبەری بکەن، چکە خوێندن دوا ڕۆژتان دیاری دەکات. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيد المرسلين وعلى آله وأصحابه أجمعين. بالنسبة مامۆستا مەلا ئیبراهیمی بێراوێ کامل لە خزمەتەوی بووم ساری 68 چوومە خزمەتی جێمگرت بەخۆ بە تقریبا 3 سوختەشم لەگەلا بوون. ئەمن بووم لەگەر مەلا ئیبراهیمچی ئێرانی بوو، لەگەر مەلا ئیبراهیمی بێراوی و چەند مامۆستایان کەس چەند فەقێت کەس بوون لە خزمەت مامۆستا مەلا ئیبراهیمی بوون. مەلا عەبدوڕەحمانی شیرەش، مەلا عەبدوڕەحمانی شیرە پیانە بوو، مەلا عەبدوڕەحمانی مەلا غەفووری لە خزمەت مامۆستای. ئەمن ئاخیری جامیەم خوێند خەلاسم کرد، دەستم بە فەناریە کرد. مامۆستا سفەتی وا بوو حەزی لە عیلمی مەنتیق بوو، فەرمووی فەناری لە مەنتیقیدا بخوێنە. دەستم بە فەناری کە فەناریم لە خزمەتەوی خوێند. دەستیشم پاشی لەخۆ بوومەوە دەست بە سەید عەبدوڵڵای سەرف، ئەویشم هەندێک لە خزمەت خوێند بیدایەتەکەی. تقریبا 3 مانگ 4 مانگ لەو دەورەی لە خزمەتی بوو. ئەوانی لەگەرە من دابوون لەوێکی گوتم مەلا ئیبراهیمی ئێرانی بوو، مەلا عەبدوڕەحمانی شیرەیی بوو، مامۆستا مەلا حەمەدەمینی خەتیش لە ئاخیرەکەی داهات، ئەویش لە خزمەتی ئەخوێن، فقی ئەخوێن، خوێندنی تەواو کرد بوو. لە پێشی مش گوتیان مامۆستا مەلا عەلی خەتێ، ئەویش لە خزمەتی بوو، پێشی من ئەو لەوێندەر بوو. مامۆستا زۆر حەزی لە تەدریس بوو، زۆر حەریص بوو لەسەر خوێندنی فەقیهان. یعنی ئەگەر ڕۆژی دەرسن چوو با سەفەرێکی هەبا کە دەهاتەوە هەندێک جار بە شەوەی دەست پێ گوتین، هەندێک جار سێشەمان دەستەکەی قەڵا کردەوە، هەندێک جار پاشمێژان دەستەکەی قەڵا کردەوە. یعنی زۆر حەزی لە تەدریس بوو، زۆریش پێخۆش بوو. کوڕێکی خۆی لە کنە من دانابوو دەیگۆ دەرسی پێ برێن، مامۆستا ئیسماعیل ئێستا مامۆستایە ئەحمەدی و عامی لەو شتانم پێگوتن. ئەو مدەی لە خزمەت مامۆستای بوون 68 تەبعاً هەنجی کوردستان ترسی هەبوو، تیارە دەهات ڕۆژێ جێک هەبوو لە نزیک بێراوێ پیانەگۆ ڕەفتەر دەچووی لەوێن دەرێ باخ و باغات و ڕەز و شتی و هەبوو، لەوێ دەرسمانە خوێن لە دەرێ
لە تستە تیارێکونە تیارە لێبوو ئەگەر تیارە هات باچوو لە ناوکونەکەی و وچیت کەس دەستمانە خوین مامۆستا کە بە زۆریش سەفەری ئەکرد شێشەمان وچی شێشەمدا دەهات دەیگۆ وەرە بابچین لەگەر دە خزمەتی داچوومە چوونە شیرێ میوانی حاجی محەممەدی بووین حاجی محەممەد بوو لە شیرێ پیاوەکی کۆناغ بوو لە خزمەتی بووم لە خزمەم مامۆستای مامۆستا دوو خێزانشی هەبوو و ئینسانەکی مامۆستا ئینسانەکی عالم بوو زۆر عالم بوو زۆر زیرەک بوو و حەزیشی لە عیلمەکان لە عیلمی منطق لە هەمووشتی زیاتر حەزی لە عیلمی منطق بوو علمی منطقی وگەنا لە هەموو عیلمەکان شارەزا بوو معلوماتی هەبوو وەڵا هەروها نەسحەتیە کردین لەسەر ئەوەی کە خۆی بخوێنین و وەختی خۆمان بەزایع نەدەین و بەخوێن و بۆ شتانە خەریک بین و دەرسی لەبەر بکەینەوە شتانە دەیفەرموو نەسحەتی ئەوەی لێکردین حەزی لەوەی بووکەوە ئەمە زۆر بخوێنین و خەریکی خوێن نەبین خەریکی هیچ ئەولا نەبین ئللا فکری خوێن و ئەو شتانە من لە دەیدابیت ئەو نەسحەتانەی لێکردین مامۆستا مامۆستا مەلا عیسای شیرەی ئەوزام زڵمەشیان لە تو کردێتەوە خەڵکی بێراوەیە و نازانم مناوە بە دووکەتیە سەلامی خوارد لەسەر بی و خۆشحاڵین کە لە خزمەتانە لە خزمەتی مامۆستاکەتە دەبین پێم بڵێ ئاشنابوونی زەنابەت ساڵی چەند لە خزمەتی مامۆستا بووی چۆن لە خزمەتی بوونستان دەخین وەکوو لە چێ ئێمە لە خزمەت مامۆستای تەبیعی مامۆستا کەمال هەرچی باشی ڕێز و احترام هەبوو مامۆستا مەلا ئیبراهیمی باسی کرد ئێمە لە ساری 77 لەگەر ئەو مامۆستا مەلا کەمالی بێراوێ لە حجرەی ئەولای حجرەی بەگانیان پێگۆ دەرزادەکان مزگەوتی وان پێیان دەبوو ناو موسەما بەوەندە لە خزمەت مامۆستای دابووم ئەو مامۆستا کەمال دەرس پێگوتم یە مامۆستاش لێرە نەبوو ئەو دەرس پێگوتم مامۆستا حتا تقریبا 2 ساڵە لێرەم ئەتۆ مامۆستا بەڕێزیش لەگەر مامۆستا کەمالیش هەر مجازی مامۆستا مەلا عەلی خەتێن سەلامی خوای لێ بێتەوە ڕێزمان لێ هەیە ئەوی شەر قوتابی مامۆستای مەرحوم بوو لە خزمەتی مامۆستا مەلا ئیبراهیمی بێراوێ ئیدی مامۆستا کەمال کە باسی کرد جنابی مامۆستا مەلا ئیبراهیمی بێراوێ لە وەراتی ئێمە و لە خۆشناوەتی زۆر بەناوبان بوو عالمەکی زۆر بەڕێز و احترام بوو هەموو کات و ساتێک بەخۆ حەزی لە دەرس و تەدریس و خزمەتی فەقییان بووە هەر فەقیەک لە لای مامۆستای وەکو مەلایکەتێک هەندەی خۆشەویستن فەقی لە لای ویش دەرس گۆتنەوە ئەگەر ئیبن حەجەری گۆت باوە یان عەوامیل جورجانی گۆت باوە بە فەقی هەندە بێنەفس و بێهەوا بوو فەرقی پێ ناکرد ئاسایی بوو ئەگەر ڕۆژێ دەجار دەرس لێ سوئال کرد باوە جوابی لێدایەوە ئەگەر گۆت با چەند دەرسم پێ برێ هەندێک پێ ئەگوت ئەوە عاجز بوون لە لای مامۆستایی نەبوو باشە هەلێرە مامۆستا پێشەوەی بڕۆی ئەوە چوای کردبوو ئەو تەواضوعی دروست بکەون خۆی فێکەم بەکەم زانیانی بە خودای کاتەکە خۆ مامۆستا هاسەش زۆر بەرزی زانستی هەبوو زۆر زانا بوو خۆی مامۆستا یعنی کوتەیەک لە باشی جانی مامۆستای کە مامۆستا پێیا بووە حاجی حەمەد کۆران هەبوو خەرچی ئێرە بوو عمری لە 115 تێپەڕی بوو دەیگۆ وە خۆی کە ئەو مامۆستا مەلا ئیبراهیمە لێرە لەسەر ئەو بانانە لەگە منداران کەمەیان کرد گوتی من بانگم کرد گو پیانە گوت ئیبراهیم بانگم کرد گوتی ئیبراهیم وەرە تو لە بنەمارەی مەلا ڕەسوولی زەت چی هەروو بخوینەوە ئیشەی مەکە دەرێ مامۆستا مەلا ئیبراهیم چۆ ناو فەقییان بە 6 ساران کاتی هاتەوە 12 مستعیدی لەگەردا بوو ماشەڵڵا هەندە زیرە بوو مامۆستا ئیدی کە لە عیلمەکان لە هەمان یعنی زۆر زیرەک و زانا بوو لە عینی کاتی داوەچی گوتم بێ هەوا و تەکەببور بوو هیچ دەکەنەوە ئەگەر فەقیەک عەوامیلی خوێن با لەگەر خۆی دەبردە سەفەر دەرسیش پێ ئەبوو وەکو بەنسبەت ئەمیش ئەمێن کاتی لێرە 74 بەسەردە ئەوە مامۆستا مەلا ئیبراهیم تۆزێک ناگەم ڕۆی لێرە وەختش ئەمەش لەگەر مامۆستا مەلا کەمالی بێراوێ چوینە مزگەوتی ئازادی کە مامۆستا عەبدوڕەحمانی دوایە لەوێش ئازادی هەولێرێ جۆتمارە دوایە مامۆستا مەلا ئیبراهیم هاتە چوو حوجرانی
حجران وقلت سارة لوي أم تسمى خدمة ما وصل الله إبراهيمي لوي خدمة ما وصل الله إبراهيمي شرح قاعد مقيد درس بيجوت مسندي خوين با ما عندي بيجوت ولا عيني كاتج دا أما مصام زور خوش دا زور خوش أمني خوش زور خوشية حتى دو سارة باشي دو ساران وضعت الدنيوي هات تسمى بيت واتي خدمة ما وصل الله عبد الباقي حتى لبيت واتي دوايا عيني هات مو خدمة ما وصل هاتو تشيل هات مو الحجران وقلت سارة حلوين دربو حتى ساروني وشيليو دواي لقر برادر شو تسمى ملكا كما وصل أحمدي ملش دواي كاغز شلو نار بون كاغز كي كون نار دي ويد خوين مو ما وصل إبراهيم ما وصل إبراهيم روجي ملا ما وصل أحمد هات قلت ملا عيسى قلت مبري قلت ودو قسم ما وصل إبراهيم بيراوي نكبي قلت ما وصل إبراهيم بيراوي للتفاوية أمن لي أطويرة قلت آخر قلت تيا قلت كاغز شنادي قلت مخويني تو قلت نا أم دسختي ونازان بخوين مو قلت ندوم ده يعني كونوا سراود دخل موا ومن شارع زايد صحتي بيبو نصيبه كرم عيسى سلام إخوات ليبي دواي سلام وكلام من كانت أسباب كانت بيتسو ورا الاتفاق أجل نفس هي دين بجوانت للدخولاتش يعني بولا زي نصيب ما يعني هذا بيبي حد بيبي والله زاد سمك الخدمة ما وصل الله إبراهيمي للاتفاق لبي مختصره جمع زوامعه أو عني بيقول حتى دو ساران لبون باشي دو ساران تسوم زاد اسم مملاتي كلا مكي علي محمود يبون مملا إذا اشتهوا ليري بەڵێ بینەرانی عزیز و خۆشەویستی ڕچەی زانایان ئەوەی بیستمان لە زار و زبانی مامۆستا عزیز و خۆشەویستانە کە قوتابی مامۆستای مەرحوم بوون بەش یەکەمی بەرنامە بوو هەڵبەتە جەنای مامۆستا کەسایەتی و پێگە بەرزی زانستەکەی جەنای مامۆستا لەوە زیاتر هەڵدەگرێت کە ئێمە لە حەڵقەیەک ئیکتیفای پێ بکەین بۆیە خودای یار بێ لە چاوەڕوانیدەتان هێلینەوە لە بەشی دوایین بەرنامە لەگەڵمانە بمینێن تاو کات ئەسپاردەی خوداتانەکەین کە سپاردەوە زایە ناکە. السلام علیکم ورحمة الله وبركاته.